ساڵڕۆژی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر جارێکی دیکە ژیلەمۆی ناوکۆکی و ڕقابەرایەتی نێوان دوو حیزبی باڵای دەسەڵاتی هەرێمی کوردستانی گەشاندەوە بە جۆرێک ناکۆکیەکان لە ڕاگەاندن و مینبەرە حیزبیەکانەوە گوازرایەوە بۆ نێو ئەو تیمە وەزاریەی کە لە سەرەتای ڕاگەاندنی کابینەی نوێیەمەوە مەسرور بارزانی بانگەشەی ئەوەی پێوە دەکرد کە کوردستانێکی بەهێز و حکومەتێکی خزمەتگوزاری پێ بنیاد دەنێت. لە سەروبەندی 3 ساڵ تێپەڕین بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەردا مەسرور بارزانی سەرۆکی حکومەت پەیامێکی لە لاپەڕەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاو کردەوە و وەک نەوت بە ئاگرداکردندا ئەوەندەی تر ناوکۆکەکانی قوڵ کردەوە کاتێک وەک ئاماژەیەک بۆ یەکێتی نووسیبووی ئەو دۆخە نائاساییەی کە لە ئەنجامی خیانەتی خاکفرۆشانەوە لە کەرکووک و ناوچە کوردستانەکانی تر هاتە ئاراوە جێگای قبوڵکردن نییە. لەو پەیامەدا سەرۆکی حکومەت ڕەخنەی لە میلەت گرت و وتی هەرگیز زامی خیانەتی خاکفرۆشانمان بیر ناچێتەوە، بەڵام لە خیانەت بەزانتر ئەوەیە کە گەل خیانەتکار سزا نەدات. ئەم ڕاگەیەنراوەی سەرۆکی حکومەت ڕاگەیەنراوێکی تیمی وەزاری یەکێتی بە دوای خۆی داهێنا و پاشان وەڵامی مەکتەبی سیاسی یەکێتی و دواتریش مەکتەبی سیاسی پارتی. تیمی حکومەتی یەکێتی لە وەڵامی مەسرور بارزانی پەیامێکیان بڵاو کردەوە و دەڵێن ئەگەر بڕیارە حکومەت هەڵوێز لەسەر ڕوودا و کارەساتەکان وەربگرێت پێویستە باز لە سەرجەم ڕووداوەکان وەک یەک بکات بە ڕووداوەکانی سیوەکی ئاب و کارەساتی شەنگال و جینۆسایدی ئێزیدیەکان. لە وەڵامی تیمە وەزاریەکەی یەکێتیدا تیمی حکومەتی پارتی بەیاننامەیەکی بڵاو کردەوە دەڵێت خاکفرۆشتن و لە دەستدانی نیوەی خاکی کوردستان لە 16 ئۆکتۆبەر زۆر جیاوازە لە سیوەکی ئابی پیرۆز. مەکتەبی سیاسی یەکێتیش لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند ڕۆژێک مێژوو ئەم دوو هەڵوێستە جیاوازەی سەرکردایەتی ڕیفراندۆم و بەرگری پێشمەرگەکانی یەکێتی لە خاکی کوردستان هەڵاوێر دەکات و بە دادپەروەریەوە دەنووسێتەوە ئەو کات ڕۆحی شەهیدەکانمان ئاسوودە دەبن و دادگای ویژدانی گەل بڕیاری یەکلاکەرەوەی خۆی دەدات. مەکتەبی سیاسی پارتیش لە بەرامبەردا بەیاننامەیەکی دیکەی بڵاو کردەوە و جگە لە بەرگریکردن لە پرۆسەی ڕیفراندۆم دەڵێت ئەگەر تەسلیمکردنی کەرکووک بەشێک بێت لە ڕێبازی پیرۆز دەبێت ڕێبازی ناپیرۆستان چی بێت. شەڕی بەیاننامەکانی هەردوو حیزبی حکومڕانی کوردستان دەری دەخات ئەوانەی کە هەرێمی کوردستان بەڕێوە دەبن کێن و چی مێژوویەکیان هەیە و چۆن بۆ تواننەوەی یەکتر هەموو ڕێگایەکیان لەسەر حیسابی میلەت گرتووەتە بەر ئەوەشی کۆی کردوونەتەوە و چەترێکی مزەیەفی بۆ هەڵداون بریتیە لە بەرژەوەندی مادی و نەوت و دابەشکردنی هێز و پارە ئەگەر نا هەمیشە بۆ شەڕ و شکاندنی یەکتر و بە کوژدانی ڕۆڵەکانی گەل ساز و ئامادەن.